لێرە ئەڵێن کە خەرمان بەرەکەت بۆ هیوای ئینشەڵڵا هەموو جوتیاران لە هەر شوێنێکی جیهانن وەک بە تایبەتیش کوردستان بە گشتی خەرمانیان بەرەکەتی تێکەوە و لەگەڵەوەی کە وشکە ساڵیشە بەڵام خوای گەورە بارانی بەڕەحمەت بارێنێتە ساڵێکی دیکە بەو جۆرە نەبێت. لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم بە جۆرێک لە نەخۆشیەکانی چاو کرد کە ئەمانەن بە تایبەت ئەو نەخۆشیانەی کە تووشی منداڵانە بن. زۆر جار هەندێک حاڵەت هەیە کە تووشی چاوی منداڵە بێت شەرت نییە نەخۆشی بێ یاخود خێلیە یاخود تیلی چاوە. ئەمانە بێتە بابەتگەلێکی گرنگ کە لەگەڵ میوانەکەم باسی دەکەم و ئەو پرسیارانەی کە لای ئێوەش دروست بووە من دەیگەێنمە دکتۆر دێرە لەتیف ئەمین کە پسپۆڕی نەخۆشیەکانی چاوە. دکتۆر سڵاوت لێبێ پێمان بڵێ بەگشتی نەخۆشیەکانی چاو کامانن بە تایبەت لە منداڵانە. سڵاوتان لێبێ بانیتان باش. بێگومان نەخۆشیەکانی چاو لە منداڵانە زۆرن، هەر لەم نەخۆشیەکانی بڵێن کزی چاو، لە نەخۆشیەکانی بڵێن هەستیاری چاو، هەوکردنی چاو، وەکو جەنابیشتان ئاماژەتان پێەیە خێلی چاوێک کە لەو نەخۆشیانەی کەوا بە ڕێژێکی زۆر هەیە لە ناو مناڵانە لە هەموو تەمەنەکانە دەرئەکەوێت. ئەمانەی کە باسمان کرد لەو نەخۆشیانن کە تا ڕادەیەکی زۆر باون لە ناو مناڵانە. باڵێ باشە دکتۆر باسی خێلیمان کرد یاخود تیلی چاو هەندێک جار منداڵ لە کێوە توش ئەبێت هەر کە لە دایکە بێ بە شێوەیەکی جەکماک ئەوەی ئەو حاڵەتی تیا دروستە بێ یاخود هۆکاری ئەو خێلبوونە چییە؟ بەڵێ خۆی خێلی یان تیلی هەرچی ناوێکی بڵێنەوە بڵێن ناوی باو لە ناو کوردەواریە جۆری زۆرە. جۆرێک هەیە بڵێن لە تەمەنی چەند مانگیەوە دەرئەکەوێە، بە زۆربەی جۆرەکانی خێلی لە دوای چەند ساڵێکی تەمەن دەرئەکەوێت، یانی یەکسەری لەگەڵ مناڵەیە دەرنەکەوێ. هەندێک جار جۆرێکی خێلی هەیە کە پێوترێ خێلی درۆیینە، مەسەڵەن مناڵەکەوا دەرەکەوێتەوە خێلە بەڵام خێل نییە، لەوانەیە هەر لە کار لە دایک بوونەوە وا دەرکەوێت باوکو دایکەوە هەستەکەن و مناڵە خێلە. بەڵام زۆربەی کات خێلی لە دوای چەند ساڵێکی یەکەمی تەمەن دەرئەکەوێت، ئەو وەختە بڵێن دایک و باوکە هەستی پێیەکەن و بڵێن سەردانی پزیشکی پێیەکەن. باشە دکتۆر هۆکارەکەی چییە؟ خۆی هۆکاری خێلی زۆرە، ئەتوانین مەسەلەن پۆلێنی بۆ بکەین بەم شێوازە. زۆرێک لە خێلیەکان پەیوەندی هەیە بە کزی چاوە، بڵێ مناڵەکە چاوی کزە بە شێوازی خێلی دەرئەکەوێت لە مناڵەکەیە. جۆرێکی تریانەوەی کزی چاوی لەگەڵانیە، ئەتوانین بڵێن هۆکاری بۆ ماوەی یان هۆکاری بڵێن لە خواییەوە کەوا بڵێن ماسوولکانی چاو بەیەکەوە ئیژ ناکەن. لێرە کاتی فاسی چاوی مناڵەکەکەیت سیرەکەی هیچ کزیەکی تیانە، بەڵام لەبەر هۆکارێک کە نادیارە ماسوولکانی چاو بەیەکەوە ئیژ ناکەن و ئەو خێلیە دەرەکەوێت. باشە هەندێک جاریش مەسەلەن خێلی عیلاقی بە نەخۆشی تری چاوە هەیە. خێلی زۆر جار خەڵکمان بینیوە کە منداڵەکەی هەڵەگرێ ئەڵێ پەلی ڕامەکێشایە بە یەک دەست هەڵی مەگرە لە بەروی خێلە بێ. ئەما بێتە هۆکاری خێل بوون یاخود شتێکی وا هەیە لە ناو زانستی پزیشکیە؟ ئەسپاس بۆ پرسیارە، ئەمە هیچ بنەمایەکی نییە، هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە. بەی شێوازێک دەستڕاکێشان، پەڕڕاکێشان، قۆڵڕاکێشان هۆکار نییە بۆ دروستبوونی خێلی. ئەمە تەنها لە ناو کوردەواری و لە ناو بڵێن دایکان و نەنگکان ئەمانە باوە دووتویانەوە ئەم مناڵە بۆ ئاخێرە وەڵا پەلتان ڕاکێشەوە. ئەمە زۆر هەڵەیە، هیچ پەیوەندی لە بینی دەست و چاوانیە و بە هەمان شێوەش مەسەلەن زۆر جاڵێ مناڵەکە خێلە لە جاتی بیبم بەلای دکتۆرە چەند سەردانی پیرێژنی پێەکەن و دەستەکەم بە قوڕگە، ئەمەش بەڕاستی بەهیچ شێوازە چارەسەری خێلە نییە.
هەر لە لای دیکەوە دکتۆر ئەزێتی مناڵەکەیان ئەو قورگیشی برینارەکەن. باشە باسی هۆکارەکانت کرد کە زۆر جاریان زگماکی یاخود بۆی حاڵەتێکی دیکەوەیە چارەسەری هەیە خێلبوون؟ هەموو خێلیەک چارەسەری هەیە. باشترین شت ئەوەیە تۆ لە کاتێکی زووە دەست پێ بکەی بە چارەسەرکردن بەپێی هۆکارەکە چارەسەرەکەش ئەگۆڕێ. زۆر جار لە مناڵە خێلی ئەمە چارەسەرەکەین بە دانانی چاوێلکە ئەو کاتانەی کە بڵێن ئەو جۆرە خێلە پەیوەندی بە کزی چاوە هەیە. هەندێک جاریش لەگەڵ چاوێلکەکە پێویستەکە مەسەڵەن ئەگەر هەستکەین ئێمە مناڵەکە چاوی تەمەڵە چاو بەست نەکەین، چاوە ساغکە بەستین بۆی چاوە تەمەڵەکە باشتر بێت. جاری وایە مەسەڵەن چەند ساڵی ئاوا بەردەوام بین تا مناڵەکە بەرەو باشێڕوا. جاری واشە گەر خێلەکە مەسەڵەن لە ڕادەیەکە بێ و کزی چاوی لەگەڕانە بێ و پێویستکە بە نەشتەرگەری مەسەڵەن نەشتەرگەری بۆ ئۆکەیت. باشە دکتۆر چارەسەرەکان بەپێی بڵێن هۆکارەکان ئەگۆڕێ بەڵێ بەڵام چارەسەری هەیە. بەڵێ باشە ئەو حاڵەتە ئایا تەنها لە منداڵەوە ینی لە منداڵا دەرەکەوێ و تووشە بە یاخود ئەکرێت کەسێکی گەورە تووشی خێلبوون ببێت لە دوای تەمەنێکەوە؟ بەڵێ لە گەورە شاخێلی هەیە مەسەڵەن ئەگەر کێشەیەکی دەمار دروست بێ بۆ نمونە دەمارێکی کە جوڵە بە چاوەکانەکە بەهۆی هەچی نەخۆشیەوەکە بێوکو نەخۆشی جەڵدەوە بێیان هەچی نەخۆشیێکی تر بێیان هەندێک جار بەهۆی نەخۆشەکانی بڵێن خودەی دەرەقیەوە بێت یان هەچین هەندێک جار بەهۆی زەربە بەرکەوتنی زەبری دەرەکیەوە کاریگەری لەسەر ماسوولکەی چاو بکە. هۆکار زۆرەکەەوە حتا لە گەورەشە خەڵک تووشی خێلی بێت. بەڵێ باشە دکتۆر ئەو نەخۆشیانەی چاو کامانن بە تایبەت لە منداڵانە کە هیچ چارەسەرێکیان نییە، منداڵەکە چاوی جۆرە نەخۆشیێکی هەیە بەڵام چارەسەری نیە، ئایا لە ئێستا شتی وا هەیە؟ بەڵێ بەداخەوە نەخۆشی واژەیە مەسەلەن نەخۆشی زگماکی هەیە کەوا بڵێن دەماری چاو کار ناکە پوکاوەتەوە بۆ نمونەیان مەسەلەن کێشەی وا هەیە جاری وایە بەداخەوە ئاوی ڕەشی زگماکی هەیە چەند جۆرە نەخۆشی تریژەیە کە خۆشبەختانە نەخۆشی باونین نەخۆشی تا ڕادەیە دەگمەنن بەڵام بەڵێ بەداخەوە کێشەی وا هەیە کەوا بە تەواوەتی زانست ناتوانێت چارەسەریکە بە تایبەتی و نەخۆشە زگماکیانەی کەوا پوکانەوەی دەماری چاو تۆ شەبەکەی چاوی لەگەڵایە. باشە دکتۆر تا چەند پێویستە ئێمە پشکنینی چاو ئەنجام بدەین جا بۆ منداڵان وە بۆ خۆشمان؟ گرنگە ئێمە ئەڵێن هەموو منداڵێک لە تەمەنی 4 ساڵیە ئەبێت پشکنینێکی چاوی بۆ کرابێت. ئەمە ئەگەر ئێمە هیچ نیشانەیەکی کێشەی چاو لە منداڵەکە بەدی نەکەین هەر ئەبێت لە تەمەنی 4 ساڵیە پشکنینێکی بۆ بکرێت. بێگومان ئەگەر هەز بە کێشەیە بکەین دایک باوک لە مناڵەکە ئەو وەختە بە زووتریش پشکنی بکەین کەواتە مناڵ هەرە بێ پشکنینی چاوی بۆ بکرێت بەلایانی کەم لە تەمەنی 4 ساڵیە بۆی کەوا بزانین هیچ کێشەیەک هەیە یان نا. لە گەورەشە تەبعاً بەپێی وەزعەکە ئەگۆڕێ ئەگەر ئینسانەکە هەست بە هیچ کێشەیە نەکە حاڵەتی بۆ ماوی وەکو ئاوی ڕەشی نەبێت لەوانەیە پشکنینەکان کەمتر پێویستکە بەڵام بۆ نمونە گەر حاڵەتی بۆ مای وەکو ئاوی ڕەش هەبێ لەوانەیە ساڵانە پێویستکە لە دوای تەمەنی بۆ نمونە 40 ساڵەوە پشکنی بکەی. ئەو نەخۆشانەی بۆ نمونە کە شەکرەیان هەیە ئەوانە زۆر گرنگەکەوە بە پێی ڕێنمایی پزیشکی چاو ساڵانە بێ 6 مانگە بێ پشکنین بۆ چاوەکانیان بکەن. باشە دکتۆر زۆر بەمان ئەم شاشەیە لە دەمو چاومان نابێتەوە بە تایبەت مناڵەکان ئێستا ناکە کاتی خوێندنە بە تایبەت لە کاتی پشووەکانە بە بەردەوامی یا ئایپادێک یاخود ئامێرێکی زیرەکیان پێەیە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر چاو و تووشی چ نەخۆشیانەکات؟ ئەمە پشکنینی زۆر لەسەر و توێژینەوەی زۆر لەسەر ئەوەی کە ئێمە ئازانین گەشەی مێشک هیلاکی چاوەکە گەشەی مێشک کەمەکاتەوە ماندووبوونی چاو و وشکبوونەوەی چاو دروستەکە. زۆر توێژینەوە لەسەر هەوەیەکەوە زۆر بەکارهێنانی ئامێری زیرەکانیان بەکارهێنانی چاو لە نزیکەوە لە مناڵە هۆکارێکە بۆ دروستبوونی نزیکبینی یعنی بڵێن جۆرێکە کە لە چاوکزی کەوا ئەو کەسانی کە زۆر لە چاوەکانیان بۆ لە نزیکەوە بەکارهێنن بەتەبەتی بۆ ئامێری زیرەکان مناڵەکان باسەکەین
هۆکارێکە بۆ دروستبوونی چاوکزی لەبەرەوە یعنیەوە کێشەیەکی بڵین زۆر بەربڵاوە و توێژینەوەی زۆر لەسەر ئایا ئەم تا چ ڕادەیە ئەم جۆرە نزیک بینیە دروستەکە تا چ ڕادەیە وشکبوونەوەی چاو دروستەکە تا چ ڕادەیە گەشەی مێشک دواخە ئەمە زانینکەوە تا ڕادەیەک ئەمە و کێشانە دروستەکە و لەبەرەوە ینی وریایی لە بەکارهێنانی ئامیری زیرەکانە لە مناڵانە زۆر گرنگە. جا دکتۆر تازە شتێکیش نییە بتوانین لێ دوورکەوینەوە یاخود هیچ بەکاری نێنین بەڵام بۆ چارەسەری ئەوە بێ چی بکەین بە تایبەت شاشەی تیڤەکان یاخود ئەو شاشانی بەدەستمانوێ چاویلکەی تایبەت هەیە بەوە یان ئەبێت ئێمە دوور و نزیکیەکەی بپارێزین. وڵی قسە زۆر لەسەر چاوێلکە ئاکرێ مەسەرن کەوا و چاوەکانی کە هەن بۆ نمونە فلتەری تایبەتیان هەیەیان بۆ مەسەرەن بلوکەتە تیشکی شینی زیان بەخش نەگا بە چاو ئەمانە ینی ئەو کاریگەرەکان بە تەواتی لا نابە بەعکسۆ ینی من نامانێت زۆر تەرکیز بکەینە سەرەوەی وەڵا لەبەری من عینێکێ بەکارێنم کاریگەریەکانی خراپیەکان لەسەر چاومان نامێنێت بەو شێوازە نییە بەداخەوە ینی لەوانەیە بڵین تیشکی شین کەوا هەندێک کاریگەری لەسەر شەبەکەی چاو هەیە بەڵێ توانی فلتەرێکی عینەک بەکاربێنی بەڵام ئەمە کۆی کێشەکانمان بۆ چارەسەر ناکە بەعکسەوە کێشەکان هەر بەردەوامە زۆر بەکارهێنانی ئامێرەکان بە تایبەتی لە مناڵە لە گەورەیە ینی بە هەر حاڵ لە گەورەیە زیاتر وشکی و هیلاکی چاو دروستەکە زۆر بەکارهێنانی ئامێرە زیرەکان طبعاً تاکو کەمتر بەکارهێنانی باشترە تیڤ باشترە بەڵام ئەو ئامێرە زیرەکانی کە لە نزیکەوە بەکارهێنانی زیاتر وشکی و هیلاکی چاومان بۆ دروستەکە حتا ئەگەر ئێمە مەسەلەن چاوێلکی تایبەتیش بەکاربێنین لە مناڵە من زۆر باوەڕم بە چاوێلکە نییە بڵێ وڵا چاوێلکێ بەکارێنم بۆی کەوە چای مناڵەکەم پارێزم لە کاریگەری زیان بەخشەکان. باشە دکتۆر کەواتە بێ دوور و نزیکیەکەی بپارێزین بۆ نمونە چەندێک دووربین لە ئەو شاشانەی کە بەرامبەرمانە جا تیڤ بێت یاخود هەر شاشێکی دیکە بێت. یعنی خۆی زانستێ نییە بڵێ لەبەرەوەی ئەوە نەمەتر دوور بووم لەبەرەوەی تر کێشەم بۆ دروست نابێ بەڵام مەسەلەن دایما وتومانە 3-4 مەتر لە تەلەڤیزیۆنەوە دوور بیت ئەوە باشە بەڵام خۆی هەموو ئامێرە زیرەکان تۆ لە نزیکەوە بەکارێنی خۆ ناتوانانی لە دووریەوە بەکاربێنیە باشترین شت بۆ ئامێرە زیرەکان مەوزوعی ئیسراحەتکردنە مەسەلەن بنەمایەکێ یانی ڕێسایەڵێ 20 دقیقە بەکارهێنانی ئامێری زیرەک لەگەڵ یابێ 20 ثانیە یان بڵێم دقیقەیە ئیسراحەتە بێت و سێری شوێنێکی دوور بکەیت ئەمە بۆ کەسانەی کەوا بڵێن حتا کە کارەکانیان لەسەر کۆمپیوتەرە ئیشەکانیان لەسەر ئامێرە زیرەکانیان لەسەر کۆمپیوتەرە دوای هەموو 20 دقەیەک پێویستە بەلایەنێکەوە 20 شەکە ئیسراحەت هەیە. باشە دکتۆر من زۆر جار ئێمەی بێژەر و پێشکەشکاران لایتینێکی زۆر لە دەورمانە لەسەر چاویشمانە تا چەند ئەو قەترانە پێویستە کە چاو پاکەکاتەوە زۆر جار پێیان وتوین بەکاری بێنن بۆی کە چاوشک نەبێتەوە ئەمە هیچ بنەمایەکی زانستی هەیە؟ بەڵێ ئەوە ڕاستە خۆی هەموو گەرمایەک هەموو تیشکێک گەرمە تیشێک وشکبوونەوەی چاو دروستەکان جا چۆنیش هەست بە وشکبوونەوەی چاوەکەین هەستەکەی چاومان تۆزێ زبرە هەستەکەی چاومان هەستەکەی ناڕەحەتە شتی پێچێ هەستێکی کەوا شتی پێچێت جاری وایە حتا ئاویژەکە وەکو علامەتی وشکبوونەوە لەبەرەوە یعنی بەکارهێنانی ئەو قەترانی کە پێوترە فرمێسکی دەستکرد لای خەڵک پێوترە قەترەی پاکردنەوە خۆی لە ڕاستیە قەترەی فرمێسکی دەستکردە بەکارهێنانیان شتێکی باشە بۆ هەموو خەڵکێکی شتێکی باشە بە تایبەتی ئەو نەوعانەی کەوا مەوادی پارێزەری تیانە بەکارهێنانی زۆریشان هیچ مەترسیەکی لەسەرینە و بگرە شتێکی باشە. باشە دکتۆر ئەمەوێ ئەم پرسیارەت لێ بکەم وەکو دوا پرسیار کە مەبەستمە ئەویشەوەیە بەکارهێنانی لەیزەر بۆ چاو ئێستا کە خەڵکێکی زۆر بەکارێنێ لە بریەوەی کە چاویلکە بەکاربێنێت زۆر جار لەیزەرەکەن یاخود بۆ چارەسەری زۆربەی کێشەکانی دیکە تا چەند سوودی هەیە؟ لەیزەر چارەسەرێکی زۆر باشە چەندەها دەها ساڵەکەوە بەکارهێنان ئەکرێت بۆ کەسانەی کەوا ویستیان نییە چاوێلکە بەکاربێنن حەز ناکەن چاوێلکە بەکاربێنن ئەیانەیە لە چاوێلکە ڕزگاریان بێ ئەگەر هەموو فەحسەکان کە پێویستە بۆ لەیزەر پێشۆخت بۆ نەخۆشەکە بکەین و ئەو فەحسانە موشکیلەیان تیانە بێ و نەخۆشەکە گونجاو بێ بۆ لەیزەر تا ڕادەیەکی زۆر چارەسەرێکی سەرکەوتوو ئێمە ینی
بە شێواز نزیکی ڕۆژانە مەسەرەن خەڵک ئەو لەیزەرە داواکە و تا ڕادەیەکی زۆر مەترسیەکانی کەمە ناڵێن نییە. باشە دکتۆر بۆچی ئەوەی پزیشکان بەکاری نایەنن کەواتە تا ئێستا زۆربەی پزیشکان چاویلکە بەکارێنن ئەگەر باشە و زۆر سوودی هەیە بۆ تا ئێستا خۆتان بەکارتان نەهێناوە؟ خۆی دوو وەڵام هەڵەگرێ. یەکەمیان تۆ بەکارهێنانی لەیزەر شتێکی بڵین خۆویستە، تۆ ئەتەوێت عینەک بەکاربێنیان بەکاری نێنی. مەسەلەن خەڵکێکی زۆر هەیە عینەک بەکارێنی وەڵە من کێشەم لەگەڵ عینەکان نییە لەبەرەوە لەیزەر ناکات. ئەمە بەشی یەکەمی وەڵامەکە. بەشی دومیشیان لەیزەر بۆ هەموو کەسێک نابێت، یعنی بۆ هەموو حاڵەتێکیش نابێت. هەندێک حاڵەت هەیە مەسەلەن تۆ ئەتەوێت لەیزەری بۆ بکەیت نەخۆشەکە حەزەکە لەیزەر بکات، بەڵام ئەیبینی مەسەلەن لەیزەرەکەی بۆ نابێت، لەو حاڵەتان تۆ نابێت بیکەیت. دکتۆر دێرە لەتیف ئەمین پسپۆڕی نەخۆشیەکانی چاو سپاس ماندوومان کردی، سپاس بۆ زانیاریانەی کە بە بینەران و بیستەرانت بەخشی.